ئەمڕۆ ڕاستەوخۆ لەگەڵتانین لەوەی پێیجی فەرمی کورساتیشەوە ئێوەژە توانن کۆمنت بکەن و پرسیارەکانتان بکەن باسی پرخاکەین بزانین هۆکارەکەی چی و چۆن چارەسەرەکرێوانەی گیرۆ دێ و گرفتن وەمە بەسەر میوانداری بەڕێز دکتۆر دیران عەرفمان کردووە کە پسپۆڕی نەخۆشیەکانی قورگ و جۆلو تە دکتۆر بەخێر بێبانی باش پرخە نەخۆشیە یاخود نیشانەیە بۆ نەخۆشی یاخود پرۆسێکی نۆرمەڵ پرخە نیشانەیەکی مەترسیدارە بۆ نەخۆشی زۆر شاراوەتر کەواتە پرخە خۆی نەخۆشینە نیشانەی کۆمەڵە نەخۆشیە کەواتە هەموو پرخەیەگەکرێ بە هەند وەربگیرێ و پرخە هەموو کەسێ لە ژانیا بە شێوەیەک لە شێوەکانە پرخێنێ بە ڕێژەیە لە ڕێژەکانە پرخێنێ کاتێک ئەبێ بە کێشەیەکی تەندروستی کە شتی گەورەتر بشارێتەوە چۆن مەبەستم هەموو زەلامێک کە هیلاکە بێ پاڵەکەوێ شێوازی پاڵکۆتنەکەی غەڵەت بێ ڕێژەیە لە ڕێژەکان پرخەی هەیە بەڵام کاتێ پرخەکە ئەبێ بە هۆی ئەوەی کە شەو نەیەڵە بە ئیسراحەت بخەوی بانی بە خاڵی هەڵسیت سەرێ بێشە بێهێز بێت یارخەو نەبووبی خێزانت نەتوانێت بخەوێ لەگەڵتا خۆت ئۆکسسیجینێ دابەزێت کێشەی جەستەی وە دروستکە ئەو کاتە ئەبێ بە مۆزۆعێک کە ئەبێ بە دوێ چارەسەرا بگەڕی ئەجینا هەموو کەسێ لە ژانیا ڕێژەی لە ڕێژەکان پرخەی هەیە باشە کەواتە ئەتوانین بڵین پرخە چۆن هەست بکەین کە گرفتی بۆمان دروست کردەوە هیچ نیشانەیەکە لە جەستەمانە خۆت پرخە لە چیەوەیەت کاکە دکتۆر بۆیە پێناسەیەکی پشکۆلی بکەین زیاتر لی تێگەن پرخە دەنگێکی زبر و ناخۆشی هەناسەدانە لە ئەنجامی تێپەڕبوونی هەوا بە زەخت بە شوێنێکی تەسکە دروستە بێت ئەم شوێنە تەسکە کوێە ڕاڕەوی هەناسەیە کە لە قورگ و قورقڕاگە و لوت و ناولوت پێکێت بۆ دروستە بێ ئەم پرخەیە عادەتەن کە هەناسە ئەیەی ڕێڕەوەکە کراوەیە لەو کەسانی کێشەی تەندروستیان هەیە گیران لە ڕێڕەوی هەناسەکەیە هەیە ئەو هەوایە وەکو چۆن مناڵ فیکە لێەیە ئەم سەوتی فیکەیە بۆ دەرەچێت چکە هەواکە بە شوێنێکی تەسکە ئەڕوە سەوت دەرەکە پرخەش هەمان شتە کە هەناسەیەتەوە ئەو هەوایە بە شانەکانی لەشە ئەڕوە ئەو شانە خاوانەی کە نووساوم بەیەکەوە هاواکەی پێ ئەڕوە ئەو سەوتە دەرەکات ئەو پرخەیە دروستەکە باش کەواتە توانین بڵێن گرفتەکە لە لوتە یا لە خورگایە وەکو پرخە گرفتەکە لە دەنگەژەکانەوە دەست پێەکە تاکو بەشی پێشەوەی لوت یعنی ڕێڕەوی سەرەوەی هەناسە هیچ نیشانەیەکە ئەگەر کەسێک بانی لە خۆ هەستا هەست بکا کە گرفتێکی بۆ دروست بێگومان ئەوەی کە پرخەیەکی زۆرەیە طبعاً تا پرخەکە زیاتر بێت کێشەکە زیاترە تا پرخەکە کەمتر بێت کێشە ئەساسیەکە کەمترە کە یەکێ پرخەی زۆر بوو کە بانی هەڵەسە لە خەو جانی داهێزراوە خەوتووە هەشت سەعاتی حەوت سەعاتێکی خۆی خۆدووە جانی داهێزراوە خەواڵووە تەرکیزی نییە بانی کاڵەسێ لەشی تەقبولی ئەو کەمێتە خەوەی نەکردو چکە ئۆکسسیجینی کەم وەرگتۆ لە شەوە لە کاتی خەوە خەبەریە بێتەوە ڕائەچەڵەکێت دڵە کوتەی تووشە بێ بانان هەڵەسێ بۆنی دەمی ناخۆشە دەمی وشکە ئازاری قورگی هەیە چکە بەدەم هەناسە یاوە مودەیەکی زۆر تەرکیزی نامێنێ ئەمانە گرفتە سەرەکێ سەرەتایەکانی کێشەکانی پرخەن باش پرخەکە بابێنە سەر هۆکارەکەی بگەشتی هۆکارەکانی چین بە ڕێزت باسیەوەت کرد ئەشێ هۆکاری زۆر مەترسیدار بێت هۆکارەکان ئەتوانین بکەین بە چەند بەشێکەوە هەنێ هۆکاری کاتی هەیە کە هەموو کەسێ ممکنە تووشی بێ بۆ نمونە قەڵەوی زۆر هۆکارێکە بۆ پرخە باڵای کەس و باڵابەرزی و باڵا کورتی هۆکارێکە ئەوانەی کە ملیان کورتە و قەڵەوەن هۆکارێکیان هەیە بۆ پرخە ئەوانەی کە مەشروبە کوحولەکان نەخۆنەوە بە تایبەت پێش خەوتن هۆکارێکیان هەیە بۆ ئەبێ بە هۆکارێک بۆ پرخە چکە ماسولکانیان خاوە بێتەوە کە ئەخەون ئەوەی کە خاوە بێتەوە دائەتە پێت مەڵاش و پشتی قورگان دائەتە پێ و ئەفرخێنن جگەرە کێش هۆکارێکە بۆ پرخە ئەوانەی کە ئیساباتی ئیشان تووشە بێت مەسەلەن شت بەر لوتیانەکەی کۆڵەکەی لوتیان ئەشکێت هەڵامەتێکی قورسی هەیە زیاگۆشتی ناولوتی هەیە هەڵاوسان و هەسیاری وەرزی ناولوتی هەیە ئەمانە هەمویان تووشی پرخە بن و ئەبن بە هۆکار بۆ پرخە هەنێ نەخۆشی ماسولکە و دەمار هەیە ئەوانەی کە ماسولکە و دەماریان خاوە بێتەوە نەخۆشەکان ئەوانە بە هەمان شێوە ئەفرخێنن شێوازی پاڵکۆتن سەرین بەکارهێنان دۆشک ئایا لەسەر لا ئەخەوی لەسەر پشتەخەوی ئەمانە خۆی لە خۆیان پرخە دروستەکە ئەوانەی کە لەسەر پشتەخەون قابلیەتیان بۆ ئەوەی کە تووشی پرخە بێ زیاترە لەوانەی کە لەسەر لا ئەخەون
هەر بۆیش کە یەکێک لە تەنیش کەسێکترەوە نوێ کە کاتێک پرخەی بێڵە بکەوەرە سەر ئەڵەبی خەسەر لا بۆیە پرخەکەی نەمێنێ چکە کە تۆ پاڵەکەویت مەڵاشوو ئەکەوێت بە پشتا خاوە بێتەوە ماسوولکان لە کاتی خەوە ئاوا ئەتەپێت کە تەپی پرخەکە دروستەکە کە ئەکەویتە سەرلا ڕێڕەوی هەناسە و زیاتر ئەەکەیتەوە یەکێ لە هۆکارەکانی کەی کە زۆر با بڵێن متەقەدمترە بۆ پرخە تێکچوونی شەویلگەی خوارەوە دەمودانی کەسەکەیە نەخۆشە درێژخایەنەکانی لەوزەتێن و قورگ و پشتی قورگ و بوونی زیاگۆشتە ئەمانە خۆیان لە خۆیان ئەبن بە هۆکارێکی با بڵێن سانەوی بۆ پرخە باشە دکتۆر لە مناڵە هۆکاری پرخە چییە؟ مناڵ بە سەرەکی دووسێ هۆکاری هەیە هۆکارە هەرە بەرباوەکەی گەورەبوونی ئاڵۆکەی پشتی لوتە کە بە کوردەواری خۆمان و خەڵقە پێڵێن زاگۆشتەی لوت ئەمە کە گەورە ئەبێ ڕێرەوەی هەناسەیەگرێت چکە مناڵ بە مەرج بەلووت هەناسەیە مناڵ ئللا ئەبێ بەلووت هەناسە بە مناڵ فێر نییە بەدەم هەناسە بە ناچار نەبێت وکو گەورە نیە گەورە ئارەزومەندە ئەتوانێت بەدەمیش هەناسە بە بەس مناڵ بەلووت هەناسەیە کە پشتی لوتی گیرە تووشی پرخە ئەبێت ئەوانەی کە ئەکەون و خوێن ئەتەزێل لە ناو کۆڵەکەی لوتیانە ناولوتیان ئەژیرێ و ئەبێ بە هۆکاری پرخە هەنە حاڵەتی دەگمەنی زگماگیش هەیە ئەوانەی کە ڕێڕەوی هەناسیان تەسکە ژێر قورقڕاگەیان تەسکە یا قورقڕاگەیان شلە زمانە پسکۆلەیان شلە لە کاتی هەناسەدانە ئەتەپێ ئەوانش ئەفرخێنن هۆکارێکە لە پرخە بەعام لە مناڵە ئەمانەیە ئەشێ ببێتە گرفتی کۆمەڵایەتیش وانە پرخە کاتێک گرفتەکە تۆ لەگەڵ کەسێکان نووسێتی بێگومان پرخەیەکە لە شتە ئەساسیاتەکانی کە ئێمە وەکو پزیشک ئەبێ ئەتیباری بۆ بکەین کە نەخۆشکەیت قسەی لەگەڵاکی ئەبێ ئەو مرافقی لەگەڵا بێت کە لەگەڵی ئاخەوێت ئەتر خێزانێتی هاوڕێتی کەسێکێتی کە لەگەڵی ئاخەوێت کە سەرەتا گرفتە کێشە گەورەکە بۆ ئەی بەخۆی پرخی ئەمە ئەویش خەوی لە ناکەی ئەوی ژانی لێ تێکەچێت اینجا ئەوە زۆر مهمە ئەو کەسی کە لەگەڵایەتی تۆ زانیاری لەو وەرگری ئایا ئەم کەسە لە خەوە چەند جار هەناسەی ئەوەستێ چەند جار هەڵپەی هەناسە ئەکا ئایا لە کاتی خەواشی نەبێتەوە یاشی نابێتەوە ئەمە کەسی نەخۆشەکە خۆی پێی نازانێت چکە خەوتووە کەسی مرافق پێزانێت ئایا ئەو کەسە کە هەڵەسێ بۆ هەڵپە چەندێکی ئەوێتە هۆشی یێتەوە سەرخۆی چەند جار هەڵەسێ بۆ ئەو خواردنەوە ڕێژەی پرخەکە چەندێکە چەند جار هەناسە قەتابێ ئەمە کەسی مرافق پێزانێ بێگومان بەبار کێشی کۆمەڵایەتی دروستەکات بە تایبەت لە بینی ژن و مێردە باشە پرسیارەگاتووە با سێواکە ئەگەر مناڵێک گۆشتی پشتی لوتی هەبێت لەگەڵی شیاڵەکانی گەورە بۆ بێتن و ئەڵە تەمەنی تقریبان 7 ساڵێکە بێت پێویست بە نەشتەرگەریەکە ئەبێت سەرەتا بزانین ئەم گۆشتە لەکەیەوە هەیەی نیشانەکانی کەی مناڵەکەچێ عادەتەن ئەم گۆشتە گەورە ئەبێت لە کاتی هەوکردنی لەوزەتێنەکان و هەڵامەتە زۆر بێ مناڵەکان کە علاج وەرەگرن بە ڕێژێ لە ڕۆژەکان ئەفوکێتەوە یەتەوە شوێنی طبیعی خۆی مەرج نییە هەموو بوونی گۆشتێکی زایە لە لوتە پێویست بە نەشتەرگەری بکە بەڵام ئەگەر هاتووەم حاڵەتە کەڕەتێ دوان سیان لە ساڵێکا دووبارە بووە چەند ساڵە لەسەرێک دووبارە بووە نەخۆشەکە تووشی هەوکردنی گوێ ناوەڕاست بوو گوێچکێ تەقی جەرعاتی کرد مناڵەکە ئەو لە گوێ کۆ بۆ گوێ ناوەڕاستی و بیستنی تێگا لەگەڵ پرخەکەیە ئەبێ نەشتەرگەری بۆ بکرێت بەڵام خۆی بە تاقی تەنیامانەوەی ئەگەر تەنها کێشەکەی بەس پرخە بێت ئەبێت بگەڕین بزانین حەجمی چەنە تەکەلوسی کردووە لەکوایە بزەبت لە پشتی لوتیا ئەگەر ئەم کێشەیە بەس ئەوە دروستکات ئەم لە دایکواکە پێڵین ئەمە ئەگەر بیهێڵیتەوە ممکنە نسبەیەکی زۆر کەم ممکنە خۆی لە عمری 13 ساڵ و 14 ساڵە بفوکێتەوە بەڵام هەنێ لە نەخۆشەکان ئەمێنێتەوە ئەگەر کێشەکە بمێنێتەوە مەشاکلی دواتری تووشە بێت لە تەمەنی گەورەیە لە 30 ساڵ و 40 ساڵەوانە ممکنە تووشی زەختی سیەکان بێ نەخۆشەکە دەم و پلی ناشرین بێ ئەمە دانانی پێشەوە یەتە پێشەوە خەوی تێکەچێت گەشە ناکات جسمی هەنە حاڵەت هەیە دوای هەڵسەنگاندنێکی تەواو ئەکرێت بڕیاری نەشتەرگەری بۆ بێت پرسیارەگاتووە تۆزێک وەکۆڵێ بێئومێدکەرە ئەڵێ پرخە چارەسەری نییە وایە نابێگومان لە سایانەوەی هۆکارەکانی پرخە بەشتی وەسیت بەسیت چارەسەر ئەکرێت ئەوانەی کە قەڵەون وەزندا بۆزانە پرخەکە کەمە بێتەوە ئەوەی کە پرخەکەی نەتیجەی خواردنەوەی مادە کوحولیەکان و جگەرە کێشانە کەمی کەرەوە وازی لێبێنە چاکە بێت ئەوەی کە پرخەکەی هۆکارەکەی خراپ خەوتن و خراپ بەکارێنانی سەرین و قەلوەڵەکەیەکی بیگۆڕی چاکە بێت ئەوەی کە نەتیجەی ئیشەکەی تەپوتۆز و دووکەڵ و موادی کیمیاچێ بەسەریا شوێنی ئیشەکە بگۆڕە چاکە بێت ئەوەی کە کۆڵەکەی لوتی شکاوە هۆکاری پرخەکە ئەگەرەوە بێت چاکە بێت ڕێژەیەکی زۆر کەم لە پرخە چارەسەری زەحمەتە ئەجینا هیچ شتێ زەحمەت نییە
ڕێژەیەکی کەم لە سایادەی پرخە هەنە حاڵەت هەیە ئەوانی نەخۆشی دەماریان هەیە نەخۆشی ماسوولکیان هەیە ئەمانە چارەسەریان قورسە بەڵام ئەوە لە تۆتەڵەکە ڕێژەی لە 5 بۆ سایادەیە زۆرینەی زۆری حاڵەتەکان بەدەستکاریکردنی بە ئینگلیزیڵن مۆدیفیکیشن ئۆف لایفستایل یعنی گۆڕینی شێوازی ژیان کێشەکە چارەسەرە بێت چەندیان نەشتەرگەری ئەوێت ئەکەوێت سەر هۆکارەکە کاکە دکتۆرجان ئەوانی کە کۆڵەکەی لوتیان بە فعلی خوارە ئەوانە بە نەشتەرگەری ڕێکەکرێنەوە ئەوانەی کە هۆکاری پرخەکە بوونی زیاگۆشت و هەڵاسانی ڕەفەکانی لوتە ئەوانە بە نەشتەرگەری چارەسەرەکرێن هەنێک کەس هەیە ماسوولکەکانی ئەوەنە خاوبۆتەوە ماسوولگەی مەڵاش و پشتی قورگی بە ناچاری ئەبێت کەوی بۆ بکەیت بۆ منتەقی ماسوولکان و بۆی ببڕیت بۆ ئەوەی چڕ بێتەوە و بچێتەوە شوێنی خۆی ئەتوانم بە عام ئەگەر باسیکەین لەوە چێ هۆکارەکانی پرخە لە 120 حاڵەتەکان بە نەشتەرگەری چارەسەر بکرێت زۆربەی زۆری بە گۆڕینی شێوازی ژیان شێوازی مامەڵەی ژیان چارەسەرەکرێت دکتۆر پرسیارێک هاتووە ئەڵێ جۆری پرخەکە بەرز و نزمی دەنگی پرخەکە تۆنی پرخەکە ئەشێ هۆکارەکەت پێ بڵێ بە نزیکەی بە مباشری نەخێر بەڵام تا پرخەکە کەمتر بێت جیرانی ڕێڕەوی هەناسەکە کەمترە تا پرخەکە زیاتر بێ هەیە ئەڵی دەنگی مۆلیدەیە کە پرخێنێ ئەمە کێشەکەی زۆر گەورەترە لەوەی کە بە حاڵ پرخەیەکی بەسیتی هەیە تا پرخەکە کەمتر بێ هۆکارەکەی بەسیترە تا پرخەکە زیاتر بێت سەڵتی پرخەکە هۆکارەکەی زیاترە باشە بەڵام بە نوعی پرخەکەیە بزانم هۆکارەکەی چە نەخێر هەنە جار نەخۆش بە 24 ساعتمانەوە لە خەسخانە جیازی لێ ئەبەسرێت مۆنیتەری لێ ئەبەسرێت جاری وایە لە کاتی خەوە نازۆری بۆ ئەکرێت بزانێ شوێنی داتەپینی ڕێڕەوەی هەناسەکەی کوێ جاری وایە دۆزینەوەی هۆکارەکەی زۆر زەحمەتە 24 ساعت 40 ساعت لە خەسخانەیە هێڵیتەوە لەژێر چاودێریەکی چڕی 24 ساعتێ اینجا هۆکارە بۆ دەستنیشانەکرێ ئێستا بە شێوازی پرخەکە بڵێم هۆکارەکە ئەوەیە و زۆر قورسە ناکرێت باش ئەوانەی کە هیلاکە بن ئەشێ زیاتر پرخن هەموو هیلاکبوونێک کە کەسەکە چێتە ناو جێگاوە پێویستی بە ئیسراحەتە کە ئەچێتە خەوێکی قوڵەوە ماسوولکەکان ڕیلاکسە بن خاوە بنەوە ئەگەر کابرا کێشی تری هەبێ لەگەڵا ئەم خاوبوونەوەی ماسوولکەیە و لەگە کێشەکانی تر ئەکرێت پرخی بۆ دروستکە بەڵام مەرجێ لەو کاتە بێ بە نەخۆشی من پێتەڵم هەموو کەسە لە ئێمە ڕێژێ لە ڕۆژەکان پرخی هەیە زۆر جار هیلاکی ئەوەنە هیلاکی ماندوویەیە سەرێکی خۆت هەستەکەی تێرخەو نەبووی بەڵێ من بۆ هیلاک بووم بەڵام تێرخەو نەبووم بۆ لە بەرەوەی پرخانومە یا خێزانەکە و یا ئەوەی کە لەگەڵ تا ئەژی پێتەڵێت تۆ ئەم شەو پرخانە قۆختۆ پرخەو نەبوو پێشتر خێرە ئەم شەو پرخەنی بەڵێ خێرە هیلاکم ماسوولکانم هیلاکە ئەچمە خەوێکی قوڵەوە کە ئەچە خەوێکی قوڵەوە جانە خاوە بێتەوە ئەو خاوبوونە هەنەجار ئەبێ بە هۆکاری پرخە باشە دکتۆر بۆیە بەڕێستمان بان کردووەکو پسپۆرێکش چکە ئەوەندەی کێمەگەدار بین پرخە پەیوەندی بە پسپۆرە قورگ و جۆلوتەوە هەیە کەواتەوەکو دوایین ڕێنمایی چیە بۆوانەی کە پرخیان هەیە چی بکەن بە دوای چارەسەرا بگەڕێن یاخود پرژێ بخەن بێگومان هەموو کەسێک ئەتوانێت بدەێت چارەسەرا بگەڕێت کەی ئەو کاتی کە پرخەکە کێشە بۆ خۆی و هاوڵەکەی دروستەکە چارەسەرە سەرەتایەکان چیە کە تۆ پاڵەکەوی با کەمێ سەرە بەرز بێ ئەگەر ئەزانی پرخەت هەیە لەسەر پشتمەخەوە بکەوە سەرلا ئەگەر قەڵەوی کێشە داوەزێنە ئەگەر لەو کەسانەی کە کوحول ئەخۆیتەوە کاتێ بخۆرەوە ئێمە ڕێنمایی ناکەین کەس بخواتەوە بەڵام کاتێ بخۆرەوە کە نزیک نەبێت لە کاتی خەو بۆیە لە جورعە زۆری کوحولەکە تۆ نەخەوی چکە ئەوەنەی کە ماسوولکان خاوەکاتەوە یعنی ئەگەر تۆ 12 ئەخەویت لە سەعات دەیە دەست لە مەشروبەکە هەڵگرە ئەگەر ئەخۆیتەوە لە 12 دەستی لێڵ مەگرەوە یەکسەر بخەوی ئەوە کێشە دروستەکە جگەرە کێشیت کەمیکەرەوە یاوازی لێبێنە پرخەکە چاکتر ئەبێت لە کارگەیەکە ئیشەکەی تەپتۆز و دووکەڵ و ماوادی کیمایی زۆرە بەسەرتا دەمامکی تایبەت بە کارگە بەکاربێنە بۆی ئەوانە هەڵنەمەژی ئەوانە خۆی لە خۆیان پرخەکە مەکەنەوە ئەگەر یەکێکی لەوانەی کە هەستیاری تێ یا سەرەتای ڕەبوت لە ژوورێکە پاڵمەکەوە لەم زستانەکە بە سپلیت گەرمەکرێ هەوای وشک ئەوەنەی کە کێشەکە زیاکە با هەواکە شێدار بێت ئەتوانی لە ژوورەکەیە کتریە ئاودانەی گەرم کرێت بە هەچ هۆکارێ بێت بخار بێتە ژوورەکەەوە هەوای شێدار کێشەکانی ڕێڕەوی هەناسە کەمترەکاتەوە ئەگەر کێشەکەت بەمانە حەل نەبوو ئەتوانی سەردانی پزیشکی زۆرینی زۆری کێشەکان یا بە دەرمان یا بە نەشتەرگەری چارەسەرەکرێ ڕێژەیەکی زۆر کەم ئیشی زیاتری ئەوێ و سەر ئێشەی زیاترە بەڵام زۆرینە حاڵەتەکان ومێدبەخشە کەسەکە چاکە بێتەوە هیچ کێشەی نامێنێ دەستی بەڕێزت خۆش دکتۆر جیهان سپاس دەکەین بۆ زانیاریانە